أي تماني الرسرين هروي أور ناديتا. زۆرن ئەوانەی گۆرانی دەڵێن بەڵام ژمارەی ئەوانەی دەنگیان دەچێتە ناو دڵ و ڕۆحی نەتەوە و دەبنە ڕەمزی هونەری نەتەوەکەیان کەمن و لە پەنجەکانی دەستێ ناپەڕن. هونەرمەند کەریم کابان لە ناو هونەری گۆرانی و ئاوازی کوردیدا یەکێکە لە ئەستێرە دیارەکان. ئەو پاش زیاتر لە 3 چارەکە سەدر لە خزمەتکردن بە هونەری کوردی ماوەی هەفتەیەکە لەسەر تەختی نەخۆشخانە بەهۆی کەوتن و شکانی قاچیەوە کەوتووە. کە سوکاری هونەرمەند کەریم کابان ستایشی هەڵوێست و وەفای خەڵکی کوردستان دەکەن کە بە گرنگیەوە هەواڵی هونەرمەند دەپرسن و سەردانی دەکەن. باوکم ئەم فترەی زۆر ناساغا بە تایبەتی ببوونی کەوتنەوە کە لە ماڵەوە کەوت عەزێکی گەیشت و قاچی شکا ئیتر زۆر بەڕاستی زۆر خەڵک سەردانیەکەن لێ پرسنەوانێ بەرپرسان لە هەموو لایەنەکان هاتوون هەواڵیان پرسی و ئێمە زۆر سوپاسیان دەکەین و ئەرکیان کێشاوە عەزێتیان کێشاوە هاتنیان لەسەر سەرمان و لەسەر چاومانە بەڕاستی زۆر ئێحتیمامی پێئێن. باوکم بەزمۆکی ئێمە نییە وەکی هەموو کوردستانە. هەرێ دۆستی دوور وڵات گیانەکەوتۆتایە. کە چوونە نەخۆشخانە جگە لە هاوڵاتیان و خزمانی هونەرمەند کە سەردانیان دەکرد لایەنە پەیوەندیدارەکانی سلەیمانیش لە خەمی تەندروستی هونەرمەندێکن کە لە ناو خەڵکدا بە یەکێک لە ڕەمزەکانی هونەری ڕەسەنی کوردی دادەنرێت. خۆشەویست و ناسراو بووە کە هەموو ئەطرافەکانی حکوومەت و وەزارەتەکان و لایەنەکانی لە وڵاتان بەیاخیان پێداوە و ئێمە وەکو دایرەی حکومی و بەڕێوەبەرانی ڕۆشنبیری سلێمانی لە خزمەتیان هەتا ئاخر لەحظە. هەفتەیەک پێشەوە ڕووداوەش ژمارەیەک هونەرمەندی شاری سلەیمانی و بەڕێوەبەرایەتی گشتی هونەر و ڕۆشنبیری سلەیمانی سەردانی ماڵەکەی دەکەن و ماڵەکەی گوڵباران دەکەن. هونەرمەندان یەکێک لە گۆرانیەکانی هونەرمەند دەڵێنەوە ئەگەرچی ئەو نەخۆشی زەهایمەری هەبوو بەڵام لە کۆتاییە گۆرانیەکەی بیر دەکەوێتەوە و لەگەڵ ئەو هونەرمەندانە دەیڵێتەوە. خاتم جەماعەتی هونەرمەندانی کورد لەوە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بۆبارانیان کرد لە ماڵی خۆی هێشتا شتی ئاوی لێبە زۆر دانیان گرفتی ئەمەی پێ خۆش بووم زۆر بە هەساکە خۆش بوو ئەویش عشقی بێ پایانی شەو قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو. هەرچەندە ژمارەی گۆرانیەکانی هونەرمەند کەمن لە ڕووی ژمارەوە بەڵام لە ڕووی چۆنیەتیەوە گۆرانیەکانی جێگایەکی دیاریان هەیە لە دڵی خەڵکدا و لە ناو هونەری ڕەسەنی کوردیدا بە بڕوای شارەزایانی بواری میوزیک و هونەری کوردی دیارترین ئەو گۆرانیانەی کە لە یادەوەری خەڵکدان و لەسەر زمانی خەڵک دەوترێتەوە قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو یاران وەسیەتم ئەمە بێلاتان و هەروەها تەمەن کە دواترین بەرهەمێتی. هونەرمەند کەریم کابان لە ساڵی 1920 لە گەڕەکی شێخانی شاری سلەیمانی لەدایک بوو. سەرەتا لە حوجرە فێری خوێندن و نووسین بوو. دواتر چۆتە قوتابخانەی فەیسەڵیا. سەرەتای کاری هونەری دەگەڕێتەوە بۆ گۆرانی و سرودوتن لە ئاهەنگەکانی قوتابخانەکەیدا و لە ساڵی 1941دا یەکەم گۆرانی تۆمار کردووە و لە ساڵی 1945دا یەکەم ئەلبۆمی هونەری بڵاو کردەوە کە بریتی بوو لە 8 گۆرانی و دوا گۆرانیشی بە ناوی تەمەن لە دوای ساڵی 2000ەوە تۆمار کردووە. أروي أول ناديتها